لەگەڵ شەپۆلی بارانبارین و باران و ڕۆژەکانی ڕابردوو ستونێک بە تەواوەتی لار بۆتەوە، یعنی نزیکە لەوەی کە بەسەر ئۆتۆمبیلێکدا بکەوت ئەو کەسی کە ئۆتۆمبیلەکەی لێوە ڕاگرتووە، یعنی تاکە بربەست کە بەو ستونە ئەو ستونەی ڕاگرتووە ئەم کێبڵ و وایرانیە. ئەمە بە دیاریکراوی ناو بازاڕی هەولێرە شەقامی شێخی چۆلی، ڕاست بڕۆی دەگەێت بە مزگەوتی شێخی چۆلی. ئەم ستونە دوکاندارەکانی ئێرە باز لەوە دەکرد، قماش فرۆشەکان باز لەوە دەکەن کە لە مێژە ئەمە بنەکەی هەر ڕزی بۆ پێوە نەماوە، هەروکو لە دیمەنەکان دیارە و یعنی ئەمە چەند مانگێکە بنەکەی ڕزی بووە و لەگەڵ ئەو باوبارانەدا بە تەواوەتی ئامودەکە یا خستونەکە لار بۆتەوە و ئیدی بە چێبڵەکان ڕاوەستاوە و باز لەوە دەکەن کە تا ئێستا کارەبایان کێشەی نەبوو، ینی نەبووتەوەی کارەبا بڕین، بەڵام بە گوێرەی ئەوەی کە وایرەکان زۆر لە ناو یەکانی مەترسی دروستبوونی شۆتی کارەبای هەیە. ئەمە ڕاستەوە خۆ دەچێتەوە چێندەر ئەم وایرانە یعنی ئەم کێبڵانە ڕاستەوە خۆ دەچێتەوە ناوەڕاستی بازاڕی هەولێر و من ئەو کێشەیە یاخود ئەو لاربوونەوەی ئەو ستونەم گەیاندا بەڕێبەرایەتی چاکردنەوەی کارەبای هەولێر هاوارمردکەی بەرپرسی کارژێڕی لە بەڕێبەرایەتی کارەبا بۆ 1940 وتی کە هەر ئێستا تیمەکان دەنێرین بۆ چاکردنەوەی و ینی سوپاسی 1940 کرد بۆ ئاگادارکردنەوەیان لەو بارودۆخە و لە لاربوونەوەی ئەو ستونە و باسی لەوە کرد کە بە زووترین کات تیمەکان دەنێرین بۆ چاکردنەوەی و بۆ ڕاستکردنەوەی و بۆ لێکردنەوەی وایرەکان و کێبڵەکانیش.